جارێکتر سڵاوتان لێبێت ئێمە بەرداوامین ئایا تا چەندێک ئامادەی ئەو تایە ڕۆژە ڕۆژان کە بێتە دەرەوە بۆ ناو بازار ئەگەر شتێکی بینی بچەمیتەوە بۆ ئەرزەکە ئەو شتاڵ گریتەوە بیخێتە ناو تەنەکەی خۆڵیش ئاواوە لەگەڵمانە بن با بزانین ڕای هاوڵاتیان چییە فەرموو هەمیشە ئامادەم کردومە زۆر جارش زۆر جار کردوم بازارە بۆ ئاوایە کردومانە بۆچی ئاوایە شەردەونی هەمووی کردبێت یاخر زۆر کەسەیە خۆشتەکە بە ئەمدەن فرەدە سەرجادەکە و شۆستەکەن چاپیاکوت مەگەر کەسێکا کردبێڵێ بەڵێ کردومە تۆ کردوتە زۆربەی کات بەڵام لەسەر جادەی ناو بازار ڕاستی نەخێر نەواڵەوە کردوتە نا لە ماڵەوە زۆر کات شوێنە گشتەکانە بینی بەڕاستە لە خۆ تۆ دڵت تەنگە بێکە ئەو شارە جوانە ئەو شەقامە جوانانە بەو شێوەیە ئەبینی بەڕاستی کارت هەیەکە بەڕاستی ئەو کەسێک لە ماڵەکەی خۆیان لە ماڵەکەی خۆیان کە چاوی بە شتێ بکەوە هەنگاو بەسەری هەر بێنێ لە جادەی کلێمانی ژارواکات هیچ فەرقیچینە لە ماڵی خۆی ئەوەی نییە بەڕاستی فکر شتە ناکات کەشتی لە ماڵی خۆیان کوێ هەڵیگرێ ئێمە سلێمانی ماڵی خۆمانە جادە ماڵی خۆمانە بەڕاستی چەنێ ئامادەین لە ماڵی خۆمانە بۆ پاک و تەمیزی بێژن ئامادە بین کە لە شارەکەمانە بێت هاتوو قەت لە دەروی وڵاتە حەسکەی بڵی ناو بازار بشانێ بەڵێ زۆجە هەستمان بە شەرم نەکردوولەوەی کە ئەگەر پیشانمان نابێت زۆربەی کات بڵێ بەڵام خۆی ئێمە ئەبێ هەر یەکێکمان لە بچووکەوە تا گەورەمان لە بچووکترین شتەوە دەست پێ بکەین کە هەڵی گرینەوە چونکە ئەگەر من لێرە کاغەزێک هەڵگرمەوەلانێ بەو سیمای شارەکەمی پێجانکەم شت هەڵگرتنەوە بە تایبەتی سەرجادەکان ناو باخە گشتیەکان ئەوانە یەکێکن لە ئەرکە هەرە گرنگەکان پاکتەمیزیشێکێکە لە ئاینی ئیسلام کە ئاینی ئیسلام پاکتەمیزی زۆر پێجوانە من بەدەلەوە چکە پیاغمە دوو دیخوالی بە فەرمی هەتا شتێک لابی لەسەر ڕێگای کە ڕێگەی خەڵک ئاسان کا بۆ ڕۆشتن حەج ئاسانکاری بکەی خێری و سەدەقەیە بۆچی ئێساکە بینین نانۆنێککەوت وڵای نەمبینی ویسعینەت بە بەردەوامی حەج لەسەر ڕێگەش ئەگە بزمارێک ببینم سەرجادەکە دسمارێکش ببینم هەڵم گرتووە لەبەرەوەی وتمە چ بەتای ساریەکە خۆ لەم شوێنەی ئێمەشا ئەمە نەبووە بە باو بە عادەت و بە هەموو شتێک ئێستا خۆی هەرە بینی هەموو شتێکەر جادەبان کۆڵان هەموو شوێنە هەر هێشتی لێکەوتووە هەموو شتێتر ئێستا وڵێ چۆن ڕانە هاتووین لەگەڵ شتەکە ڕانە هاتوین ئێمە ئەو شتەکە کەوت لە عەرزەکە هەڵی گرینەوە بیخێنە شوێنێترانە بە شتێکی زۆر جوانیشە بێگومان ئێستا زۆر درەنگە کاتەکە زۆر درەنگ کردو پێویستە هەموو مناڵەکانمان گەنجانێک و ئێمە زۆر لێمە مناڵتر ئەوانی کە پیرشم فێر کرێن بە گەنج و پیر و شتانەوە باشە ئەمەڵێ لەینی ئێمەیانە لە کەلتوری ئێمەیانە بەڵام خۆ لە ناخی خۆمانە هەر کەسێک هەل ڕێگەی خۆیەوە ئەم شتە بکوایە هەیە بەڵێ بەڵام نازانم یعنی بۆ ئەو تەمەڵێمان تایە ئێمە ئەو تەمەڵێمان تایە نازانم بۆچی خۆزگەەوە نەبووە من تەنانەت لە پۆلی شاکە مامۆستام بە خوێنکارەکە ناڵم لەبەرەوەی هەموو شتێکەوتت ئەمر ناخۆشە تەنانەت بە مناڵی خۆ بڵێ بەرداغای ئاوم بەرێ لای تۆزێ قورسە بەڵام خۆم شتەکە هەڵەگرم ئەڵێ ببوورە مامۆستانە باوکە جان چۆن دڵم وێ ئەم گەنجانە ئەم جوانانە ئەم خوشکەزانم لەناو ئەم پیسێ بژێ خۆیەوە ئەرکێکە لەسەر شانی هەموو کەسێ باشە بۆ لە ماڵەوە لەسەر فەرشەکە شتێ بکەوێ هەڵێگرێ ماڵەوە ئێرە فەرقی چێ جیاوازی چییە لەوێ ئەوە شانازیە بینوشێنیتەوە هەستێکە کە ئەجوڵێ بەرامبەر ئێستا مامۆسایشی بەڕێز لەگەڵمانایە وێنەی ئەگرین پارچە علاگە کەوتووە بۆی هەمومان فێربین لە مامۆسایەوە ئەی خاتە ناو عینەکەەوە کەسێکی بەسەر زۆر بە شانازیەوە چۆنیت چاشیت مەڕۆ ئێستا قسە لەگەڵاکەم مامۆساجیان هیوادارین هەمومان لە تۆ بەس وەڵایە هیوادارم هەموو دوکان نارێ هەموو کەسێ خۆی بە خۆیان بچێتەوە شاری خۆی پاکاتەوە وەکو ماڵەکەی خۆی چۆن پاکەکاتەوە ئاوایە بەڕێ سۆنیت باشی ئەو مامۆستا بوو بینیت کە چەمایە بۆ ئەرزەکە لە پێناو ژنگێ وڵاتەیە نانۆنی شەڵگرد و خسناتەنەکە خۆڵەکە بەڵێ بینیم وڵای بەڵام تۆ قاچی پیانە وڵای ئاگام لێ نەبوو من بەڵام وڵای ئاگام بەس بمبینایە خۆمم قسەناوی نەکەەوە ئەڵم قاچی پیانە تۆ ئەی وڵا ئاخر دەراست بەخوا نەبینێ وڵا پێشاوە شوێنەی گرتووە دێ وڵای ئاگام لێ نەبوو ئەی بۆ ئامادی ئەوتیانە بچەمیتەوە بۆ ئەرزەکە و ئەو شتاڵگریتەوە بەخوا ئاگام وڵای لەو لاشە دوو ئەلاگەمەڵدا قسمە ناو تەنەکەی خۆڵەکەەوە بەس بەخوا ئاگام لەوە نەبوو ئەوە ڕەفیقتە بەڵێ چەند علاگی لەولا دوان بەڵێ تۆش فێر بووی لێوەی پێویستە ئێمە سوود لە یەکتری وەرگین خۆی ئەبێ ئیسا بۆ نمونە ئەو علاقەی هەڵ نەگرت ئەبێ ئێمەش لەگەڵ یا هەم بەڵێ تۆ خۆ بیری لەو کردوێتەوە کە مەسەن ئەگە پاچێشت لیاکەوە پێڵی گریتەوە بەڵێ باش ئێستا من پاچە نانۆ بینم تۆڵی گرێتەوە ژنگەی وڵاتەکەشمانە پارێزی وڵامیش لە پێناو ژنگەی وڵاتەیە بەڵێ
ئەو خۆمان گاڵتە بە ژنگی خۆمانەکەن گەشتێ فرەدەین بەڵام ئەگەر هەڵی گرینەوە ئەوە بەڕاستی ژنگی خۆمان جوانەکە یەک لە سەفەرە وەرە بۆیرە ئەو ئەلاگە ببینێ بەڕاستی گاڵتەمان پێکا زۆر ئاسایە زۆر ئاسایە ئەی کردوتە ئەرۆڵە ینی مەسەن ئەم شتە لە نەریت سوایە کە شتێک فڕی رابێت هەڵیگریتەوە بەڵێ زۆر سێر ئێمە چاویەکردن گەر کەسێکاکەن لێ بڵێ ئەو شتم کردووە ئەی چی ئەم شتانە زۆرم کردووە زۆریش زۆر جار یعنی شتی دوکانەکانی شکەوتووە هەڵم گرێتەوە قسمە سەر شتەکانی وڵی شتێکی زۆر باشە بەڵام کو چێ تەطبیقەکە ئەوشتا تۆ تەطبیق کردووە نه زۆر بە ڕاشکایی جوانە ئەو قسەکەوتی نا بەڵام ئایا ئەمە ببێ بە نەریتێک لە ناومانە باشتر نییە بەڵێ زۆر باشە هیوادارم هەموو کەسێ ئەو بەرپرسیارەتی هەڵگرێ بەڵام بەڕاستی تا ئێستا ئێمە ئەو وعیەمان نییە نە لە قوتابخانە نە مەسەرەن مناڵەکانمانە گەشتێ بخۆن بڵین ڕۆڵە فڕی مەدە لەسەر ئەو جادەیە ژینگەکە پیسەکە ئەگەر خۆشی فڕی نابێ هەڵی گرێتەوە بەڵێ چەند قەبایەکەوتو بۆ نەکەوتووە بەڵێ تۆ لە پێناوەی کە بێ بەڕێنمایەک بۆ خەڵکیش و بۆ هەمومان باشە ئەتوانین ئەولانەوە هەڵگریتەوە بیخێتە ناو شوێنێکی خۆیەوە خۆم شخصی خۆم تا ئێستا شتم نەکردووە زۆر طبیعیە زۆر طبیعیە ئەم دیمەنی کە ئەیبینی ئەم دادەیەکە لە پێناوەیە کە ببێ بەڕێنماییەک بۆ هەموو لایەکمان دەستە خۆش بێت زۆر سپاس ئەوەش پارچەی مقەبایەوە بزانم مقەبایەکە توانی ئای دەست خۆش زۆر سپاس ئاساییە بەلامە لەگەم خانمایان هیوادارین هەموو خانمەکان بەم شێوەیە بیرکەنەوە ئەگەر شتێکیان بینی لەسەر ئەرزەکە فڕی بات باشە شتیمانمان زۆر خۆشەوی پارێزی لە هەموو شتێک ئەگەر ئەمە شتێک بێ مەسەن لە پێناو کامێرەکە شابیاخ لە پێناو بەنامەکەی ما بێمە سوپاسی تۆکەین بەڵام بووی بێ بەنەری بەخێر بێن سەرچاو مناڵەکەش قەیچێکە زۆر ئاسایە ئەمەی کە ئێسای بینن لە پێناوەیە کە هەمومان فێر بین شتێک هەڵگرینەوە ئەم باوکە بەڕێزە و ئەو دادە بەڕێزە هاوکاریان کردین دەم بەرنمەیە کە شتێکیان هەڵگرتەوە و خستیان ناو تەنەکەی خۆڵەوە زۆر سپاسانەکەین من عفو کورە زۆر بە فەخر بە شانازی وەکەم ئەمە تەنها لە پێناوەیە کە فێر بین ڕێنماییەک بێ بۆ هەمومان ئەگە پارچەیە شت فڕی رابێ سەر ئەرزەکە تەنەکەیکی خۆڵ هەیە و ئامادەیە بۆی کە تۆ شتیا فڕێبیت سڵاوتان لێبێت چۆنی دایگەن ئەو دیمەنەتان بینی پیاوێک ئەچەمێتەوە بۆ ئەرزەکە و شتێک هەڵەگرێت و خاتە ناو تەنەکەیکی خۆڵەوە تا چەندێک تو ئامادی ئەوتیایە خۆشت و مناڵەکانی فێری ئەو بکەیت کە شتێک ئەگەر کەوتێت لەسەر ئەرزەکە تۆ بچەمیتەوە و هەڵیگریتەوە من زۆر جار ئەو ئیشەم کردووە باوەڕە بێ ئەرەوەڵا حەزەکەم دایمە ئەم کوردستانە پاک بێ دەست خۆش بێت سەرمان بۆ گرۆگا کارمان باشی پێشەوە گیان ئەم دادێڵێ ئەوەش قاپێکە قاپەکان لە بەردەم دوکانەکە شادانەوە ئاسایی بەلایەنەوە من ئامادەم بیکەم سەڵی خۆڵە هیواداری ئەم شتە بێ بە نەریتێک لە ناومانە فەرموو بە تاکید ینی ئێمە لە ئەوەڵوانێ کە لە دایک بووین وەکو نەریتێ نهاتۆتە ینی وا فێر نەکراینەش لە عەرزەکە بە ئێمە هەڵیگرین وەکو یان بڵێ کارێکی شارستانیەت کە من بیکەم یەکی کە بیکە دوانیکە بیکە ودۆدەوە ژینگی وڵاتری خۆمان ئەبێ بە نەریتێکیش بۆ هەر هەمومان ناڵێکمان بینی شتێکی فڕیا چۆنیت باش چێ پێوتی ئەو شتە هەڵگرەوە بخەناوتەنەکی خۆڵەکەەوە باوکە پێوتی زۆر چاکە ئێمە ئەگەر کەسەکان لە مناڵیەوە کە تۆ ئێستا بە مناڵەکەتەوە بیخەناوتەنەکەی خۆڵەکەەوە ئەگەر وا فێریان کەین ئەم وڵاتە شێوەیەکی تری نابێ شێوەیەشتر بۆ شێوەیەکی خاوێنتر دەبێت پاکتر دەبێت شێوەیەکی خۆشترە و ئەم باشتر بڕۆ خۆ بیری لەو کودەتەوە بێجگە لە مناڵەکەت خۆت بچەمیتەوە بۆ ئەرزەکە بەڵێ ئەتیادیە ئاسایی ئەتیادە زۆر شوێن ئەتیادە ینی شتێک هەگرەوە ئاساییە ئەتوانیت فەرموو بەڵێ ئەگەر ئێمە لە خۆ بایی نەبین و بە لێبوردەیی خۆمانەوە ڕۆژێ ڕۆژان بیر لەوە بکەینەوە
بچەمینەوە بۆ زەویەکە بە زەویەکەش بڵین داوای لێبوردنی لەکەین گردنمان ئازاکە لەوەی کە ئێمە بەتەناشتە تێفڕین و یاخ بەتەناشت فڕینە سەری تۆ ئەوە ئێمە شتەکان هەڵەگرینەوە هیوادارین ئەمە بێ بە نەریتێک لە ناومانە کاتی لە ناو بازارەکە هەر پارچێ شتێکمان بینی ئێمە فڕی بینە ناو تەنەکەی خۆڵەکە و هەڵی گرینەوە لەسەر ئەرزەکە بۆ ئەوەی کە چیتر ژگەی وڵاتە بەرەو پیسبوون نەڕوات یاخود کە ڕۆژ لە ڕۆژان میوانێکمان هات وتمان سەری وەزعی ناو بازارمان کە ئەم دیمەنە ناشری نەبینین بەیواین ئەمە بێ بە نەریتێک لەم لەحزەیەوە لەم ساتەوەختەوە کە کۆتایی بە بەرنامەکەمانێنین کاتێکی شات یەکتری بینەوە خواتان لەگەڵ